چوونی باشی بە قوربان تۆ چۆنی؟ سپاس ڕێستێ وەزتان کووە کەرکووکووە هەمویان باشن لەخوا بەزار بێ جێژە نابێت کاکاوە من ئەوم ئەندە پرسیارم بۆ هاتووە ڕۆژنامە نووسێکم دەکرێ لێت بکەین وەنیە چێژە نابدن ناسم پرسیاری چیم لەکەیت ناوم قادرە ناوم قادرە بۆ قورئانە پرسیارەکان چی بۆی کە بتوانم جواب بدەمەوە کاکاوە وتیان ئێوە 6 ملیار دینارتان بۆ هاتووە لەو پارەیە 1 ملیاری لۆ شیرینی و بەرزکردنەوە علاوە تەرفیە 1 ملیاری دابەشکرا ئەوی تر نمایە تا چەند ڕاستەوە ئەم هەواڵە لەسەر و بنینە ڕاستیتیان نییە باش ئەگەر بەڵگە شتە بوو مەسەلەن دۆکۆمنتەکە بوو ینی شتێکە بوو چ دەڵێ ئەو دەمی کا قادرگیان من ئەڵێم وەک قایل شورتە ئەو هەواڵە لەسەر و بنی هیچ هەواڵێکی ڕاستیتیان نییە یعنی تۆزیع کرا هەر 6 ملیۆن ملیارەکە هەر باسی 6 ملیار نییە لە گۆڕانیە نازانم یعنی هیچ علاوە تەرفیع لە بەغدا نەهاتووە کە بیدەن بە هەموو مەخفەر و ئەوەکان هیچ پارە نەهاتووە سیستەمی دابشکردن لە بەغاوەیە سیستەمی دابشکردن لای ئەمە نییە بە هیچ شێوەیە علاوە تەرفیع بکرێت لە بەغاوە بەپێی موازنە تەوزیعکرێ زیادەکرێ یا کەمەکرێت ئەزانم بۆ کەرکووک 6 ملیار نەهاتیە دەم بیستۆم هەواڵم نەبیستووە باشە کاک شتشکە ببوورە دوایین پرسیار دەبێ شتشکە بەدەست ئێمە گەیشتووە کە گوایە ئەو مەخفەر شورتانە بەشەشیان کە دەبنە بەڕێوبەری مەخفەر بە پارە دەکردرێن ینی بەدە دەفتەر بەدە دەفتەر دوازە دەفتەر شتی وا هەیە چۆنە ئەتوانی ئەو پرسیارە لەو کەسانە بکەکەوە ئایا پارە ئادەن یا پارە نادەن بەڵام گرفتی ئاوها یان کێشەی ئاوها یان شتی بەلای ئاوها بەرچاو من نەکەوتووە و لە سیستەمی لە سەردەمی منشدا ئەو کارانە جێبەجێ ناکرێت ئەگەر کرا بێتش لەوە پێش باوەڕ ناکەم من نیش بەڵگەیەکم لەسەر ئەو کارە نییە چکو بە خۆت دەبینی وەزیری دیفاع دەفرۆشێ دەبتە 50 ملیۆن وایە ئەو دیار دێ ئەوە پەیوەندی بە منەوە نییە نەبەکەم لە بە زۆر کاقادرگیان داوای دەبردنەکەم نییە بوویکەوە کۆتایی بە ئەزانم ینی هەر ئەو شتە هیچ نییە لە گۆڕێ بەڕێیت و پێشترێش نەبووە ئەزان چیە من کابراایەکەم قای شورتەم کەسێکم نییە بەڕێوەبەری ئەم شارە لە ڕووی ئەمنی و بەڕێوە بەم تۆ پرسیاری پارە و موازنەوەمان ناکەم بەتوانانی و پرسیارانەی لە وەزارەت و لە وەزارەتەمانیەکان بکەیت نەناو پرسیارەکە کاکاو دوایین پرسیار ڕاستە تو جێگرەکەت لیوایە و بەخۆشت پلەکەت لەو بچووکترە ئەلی نازام چێ پێ دەڵێن شتی وا هەیە ینی ئەو لە تو گەورەتر بیجێک